ڕێکخراوی لانەی منداڵانی کوردستان لە چوارچێوەی پرۆژەی پاراستنی مافەکانی ژنان و کچانی هەڵەبجە بە پاڵپشتی ڕێکخراوی UPP ئیتالی و ڕێکخراوی مەسەلە پشتیوانی بیرۆکەکانی ئەوانی کردووە. پرۆژەی بۆ چەند خانمێکی دیکەش جێبەجێ کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان پرۆژەیەکمان هەبوو لە چوارچێوەی پاراستنی مافەکان و ژنانی هەڵەبجە. و ئەم پرۆژەیە لە ماوەی ڕێنانێکی حەوڕۆژەییە کە لە بواری بزنس و بەڕێوەبردننی داراییدا بوو کە تێدا فۆرمێکمان بڵاو کردەوە. لەم فۆرمەیە 360 کەس پڕی کردەوە، بەڵام لەمانەیە 50 کچوژنی هەڵەبجەمان هەڵبژار بە پێی بیرۆکەی جیاواز و دواتر ئەم 50 ڕایەنانەکەیان وەرگرت. لە دوای ئەوەی ڕایەنانەکەیان وەرگرت لە ڕێگەی لیژنەی هەڵسەنگاندنەوە چەند پێوەرێکیان بۆ دیاری کرا و لە نێوان ئەو 50 بیرۆکەیەدا 6 بیرۆکەی جیاواز هەڵبژێران. کوردستان یەکەم خانمی هەڵەبجەیە کە شوێنێکی تایبەتی بە شوشتنی ئۆتۆمبیل لە هەڵەبجە کردووەتەوە. ئەو لەگەڵ خۆیدا 3 بۆ 4 کەسی دیکەی خستووەتە سەرکار لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژەیەکەوە بەڕێکخراوە بیانیەکان هاوکات قبوڵکردنی پرۆژەکەی شوێنەکەی خۆی کردووەتەوە. من وەکو یەکەم کەس لە شاری هەڵەبجە ئەم بیرۆکەی غەسلم بۆ هات و حەزم کرد کە وەکو خولیایەک جێبەجێ بکەم ئەوە لەلایەن ڕێکخراوی لانەی منداڵانی کوردستانەوە کە ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە بە هاوکاری ڕێکخراوی UPP. ئەم غەسلەمان دانا و سپاس بۆخوا کە سەرکەوتوش بوو داماننا. ئێستا تقریبان 4 کەس لێرە ئیشەکەین، 3 کچ و 1 کوڕێک وەکو هاوکارمانە بۆ ئیشە قورسەکان کە ناتوانین خۆمان جێبەجێیان بکەین. پرۆژەیەکم پێشکەش کرد بە ڕێکخراوی لانەی مناڵان. پرۆژەکەم وەرگیرا، سپاس بۆخوا کە پرۆژەکەی من بریتی بوو لە بۆ یاخ و دیزاینی ژووری مناڵان بە تایبەتی لەگەڵ بۆ یاخکردنی کەوانتەر و کە ئێستا یعنی خانمان زۆر ڕویان کردوێتە ئەوە کە کەوانتەرەکانیان ڕەنگەکانیان بگۆڕن. منیش پێم خۆش بوو وەکو ئافرەتێک کە بتوانم ئەو ئیشە خۆم بیکەم. لە پارێزگای هەڵەبجە کەمی کار بۆ خانمان و جیاوازی نرخی کار گرفتێکی سەرەکی خانمان بووە. لەم نێوەندەشدا ژمارەیەک ڕێکخراوی بیانی بە پشتیوانی مادی لە ڕێگەی پرۆژەکانیانەوە کار بۆ کاڵکردنەوەی ئەم گرفتە دەکەن. هاوکات دەیانەوێ لە چوارچێوەی پرۆژەیەکدا ماف بۆ خانمان بگێڕنەوە و بیان کەنە خاوەن ئابووری خۆیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.